بەناوی خوای گەورە میهرەبان مای ڕەمەزان پیرۆز بێت لە هەموو لایەک ئینشاءالله بێتە مای خێر خۆشی بۆ هەموو لایەکتان. ئازیزان ئەمڕۆ باسی ئەو کێشاناکەین کە پەیوەندیان هەیە بە نەخۆشەکانی قورگ و لوت و جۆوە کە ئایا کێ ئەتوانێت لە مانگەیە ئەگەر کێشەیەکی لەم بابەتانی هەبێ بە ڕۆژوو بێت یان ئەگەر نەشتەرگەریەک بکات لە قورگ و لوت و جۆیە چ وەختی ئەم نەخۆشە ئەتوانێت بە ڕۆژوو بێ و چه ڕۆختێک ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ. بەنسبەتی نەخۆشەکانی قورگ و لوت و جۆ دابەشە بێ بەسەر سێ ئەندامی زۆر سەرەکی لە سەر و مەلا ئەویش کە لوت و قورگ و جۆن ئەو بابەتانە ئەو گرفتانە کە تووشی ئەم سێ ئەندامە ئەبن بریتین لە کۆمەڵی کێشەیەکی لەوانە هەوکردن واتە ئیلتیهاب، بابەتی هەستیاری، بابەتی گرێ و بابەتی نەزیف. ئێمە ئەگەر خوێنبەربوونێکمانە بێ لە لوتە زۆر دووبارە بێتەوە لە ڕۆژێکا چەند جارێک ئای ئەم نەخۆشانە چی بکەن لەو کاتانەیە. وەکو هەوکردنەکان بەگشتی هەوکردنەکانی ئاڵۆکان هەوکردنی گەرومانەیە یعنی لەوزەتیان و گەرو ئەو هەوکردانە یاخود قورقڕاگە بەهۆی پەتاکی ڤایرۆسی یاخود بەکتریەوە بێ لەو کاتانەیە ئێمە ئەبێ بزانین ئایا ئەم نەخۆشە کێشەکانی بەتایبەتی چی بەسەر هاتووە، قۆرگێشی زۆری هەیە، قۆرگێشەکەی توندە یا سووکە و پلی گەرمی لەشی زۆر بەرز بۆتەوە و گیانێشە و لەشێشێکی زۆری هەیە. بەپی ئەم حاڵەتە نەخۆشەکە ئەتوانێت لە 2 بۆ 3 ڕۆژی یەکەمدا ئەگەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا تووشی گرفتێکی وا بوو بۆ نمونە هەوکردنی ئاڵۆکان واتە ئیلتیهابی لەوزەتیێنی زۆر تون ئەگرێ پلی گەرمی لەشی زۆر بەرز دەبێتەوە ناتوانێت هیچ بخوا بێتاقەت یەکات لە 2 بۆ 3 ڕۆژی یەکەمە ئەم نەخۆشە ئەتوانێت ڕۆژەکەی نەگرێ دواتر دووباری کاتەوە. بەڵام ئەگەر ئەو کێشەی هەوکردنی بەو شێوازە نەبوو کە بێتاقەتی بکاو کە کێشەی پلی گەرمی لەشی زۆر بەرز کاتەوە نەخۆشەکە ئەتوانێت ڕۆژەکەی خۆی بگرێت بە ڕێکوپێکی. و ئەگەر ئەو کاتی کە دەرمانەکانی بەکاردێنێ زۆربەی دەرمان کە ئیسا بەکاردێت لە ڕۆژێکە 2 جار یاخود 1 جار ئەتوانین بەکاری بێنین. ئەگەر بە شێوازی دەرزیش بێ ئەتوانێت لە ڕۆژێکە 2 جار بەکاری بێنێ بە شەرتی ئەگەر مغەزی لەگەڵ نەبێ ئەتوانێت دەرمانەکانی بخاتە کاتی پارشێ و کاتی ئێوارانەوە ئەو وەختە نەخۆش ئەتوانێت بە شێوکی ڕێکوپێک ڕۆژەکەشی بکرێت. بەڵام ئەگەر حاڵەتەکە زۆر تون بێ لەسەری بێتاقەتی بکە زۆر ئەتوانێت لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژ یەکەم تا حاڵەتی کۆنتترۆڵە بێ لە هەوکردنی قورجە ئەتوانێت نەخۆشەکە ڕۆژوو نەگرێ و ڕۆژەکەی دواتر دووبارەکاتەوە. کێشەکانی لوت بەگشتی ئەوەی کە ئێمە زۆر کێشەمان لەگەڵی هەیە هەوکردنی جیرفانەکانی لوتە و گری لوت گرێکە ئایا شێرپەنجەیی بێ خود گۆشتی زیایی لوت بێ و هەستیاری لوتمانێ و نەزیفی لوتشمانی و هەتا خوێنبەربوونی لوت. بەنسبەتی هەستیاریەوە هەستیاری عادەتەن ئەو کێشەی کە نەخۆش تووشی ئەبێ پژمینێکی زۆرە ئاوێکی زۆر ئەکالوتی لوت جیرانی بۆ دروستەکە بەگشتیم حاڵەتە بە هیچ شێوازێک نەخۆش بێتاقەت ناکات تا ئاستێک نەتوانێت ڕۆژەکەی بگرێت ئەتوانێت ئەو علاجانی کە هەیەی ڕۆژە بەکاری بێنێ لە کاتی پاشێوان و لە کاتی ئێواراندا. شێوەی علاجەکانی بە شێوەی سپرا یاخود قەترە ئەبێ بۆ لوتی بەکاری بێنێ و بە شێوازی ئەو حەبانی کە دائەندرێت توانێت حەبەکان لە ڕۆژێکدا 1 جا بەکاری بێنێ یاخود 2 جا بەکاری بێنێ بۆ کۆنتترۆلکردنی هەستیارەکەی. بەنسبەتی هەوکردنی جیرفانەکانی لوت و لوتەوە ئەگەر نەخۆشەکە جارعاتێکی زۆری هەبێ و ئازارێکی توندی هەبێت لە دەموچاوی ئەمیش بە هەمان شێوە ئەتوانێت عیلاج بە شێوەی ئەنتیبیۆتیک بەکاربێنێ تا دژە بەکتریەکان و شێوازی عیلاجەکانی ترک و قەترە وەکو سپرای لوت بەکارهێنێ لەگەڵ و ئازارشکێنانی کە بەکاری دێنێ. ئەمەش ئەم عیلاجانش ئەتوانین دابەشێکی بە 2 کاتە ینی کاتی ئێواران و کاتی پاشێوان بە هەمان شێوە نەخۆش لەو کاتەشدا دەتوانێت ڕۆژوو بکرێت. بەنسبەتی گرێکانی لوت ئیتر ئەو گریانە ئایا گری پاک بن بۆ نمونە گۆشتی زای لوت یاخود گری شێرپەنجەیی لوت و جیرفانەکانی لوت بێ ئەمە دەکەوێتە سەر ئەوەی کەوە ئایا گرێکە هەردوو لوتی بە تەواوەتی قەپات کردووە نەخۆشەکە ناتوانێت بە هیچ شێوەیە هەناسە بە لوت بە دەبێتە هۆکاری جیرانی لوت و هەروەها دەبێتە کوشکبوونەوەی قورگ و دەمی نەخۆشەکە ناتوانێت لە ڕۆژدا بە تەواوەتی بە ڕۆژوو بێت زوو ئاو بخواتەوە دەمی تەرکە. لەم حاڵەتەیە هەتاوەکو ئەو نەخۆشە چارەسەی تەواوی بۆ کرێ بەپی حاڵەتەکەی ئایا ئەمە گری شێرپەنجەییە یاخود ئەمە گرێکی خاوێنە وەکو زیایی گۆشتی لوت ئیتر ئایا ئەوەی کە وەکو زیابێ بە شێوازی دەرمانی خۆ بە شێوازی نەشتەرگەری بۆ چارەسەرەکرێ ئەوەشی پەیوەندی بە شێرپەنجەی لوت و جیوبەکانەوە یاخود جیرفانەکانی لوت بەڕاوێش لەگەڵ پزیشکی پسپۆڕی شێرپەنجە طبعا دوای ئەوەی کەوا ئێمە چارەسەری تەواوی بۆکەین وەکو شێوازی نەشتەرگەری و لابردنی ئەو گریانە لە لوتی ئەو وەختە لەگەڵ پزیشکی پسپۆڕی ژێرپەنجە ڕاوێش ئەکەین ئایا ئەم نەخۆشە لە کەی و دەستکاتەوە بە ڕۆژووکردنەکەی و کە دوای ئەوەش بەتەکید ئەو نەخۆشانە چارەسەری تریانە بێت شارزەکان بە شێوەی کیمیایی بێ یاخۆ بە شێوازی تیشک بێ بۆ لوت و جیوبەکانی. یەک حاڵەتمان هەیە ئەوش حاڵەتی طبعا نەزیفی لوتەوە تا خوێنبەربوونی لوت
ئەگەر ئەو خوێنبەربوونە لە ڕۆژێکا تکرار بێتەوە چەند جارێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەم خوێنە بچێتەوە ناقۆرجی طبعا ئەمە بە پێی سەرچاوە شەرعەکان ئەم خوێنە ڕۆژوو ئەشکێنێ یعنی بچێتەوە قورجی قوتی بە ڕۆژوو ئەشکێنێ هەتا وەکو ئەو حاڵەتی بۆ کۆنتترۆلەکرێ ئەو نەخۆشە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت بە شەرتێک ئەگەر ئەو خوێنە ئەوەندە زۆر بێ بچێتەوە قورجی بەڵام خوێنێکی کەم لە پێشی لوتۆ تۆزێ دوو قەترە دابەزێ ئەوە هۆکار نییە بۆ ڕۆژوو نەگرتنی بەڵام خوێن جاروایە خوێنەکە خوێنبەربوونەکە زۆرە نەخۆشەکە لوت و قورگ و دەمی پڕە بێ لە خوێن ئەو وەختا چێتەوە ناقورجی ئەڕژێنێتەوە لەو کاتانەیە پێویستە نەخۆش بە ڕۆژوو نەبێ چونکە خۆی بەپێی زانستە شەرعەکان ئەو خوێنە ئەبێتە هۆی ڕۆژوشکانەکەی کێشەکانی قوڕقڕاگە وەکو هەوکردن هەمانە وەکو گرێکان هەمانە ئەوانی هەوکردن ئەگەر زۆر تون نەبێ وەکو بابەتی هەوکردەکانی کە لە قورگ و لە گوێشا دروست دەبێ ئەتوانێت نەخۆش بە ئاسانی تیا بە ڕۆژوو بێ هەستیارەکان ئەتوانێت ئەو خواردانە وەکو خواردنی ترش و تون و وەکو جگەرە و ئەو کێشانی کە دەبێتە هۆی زیابوونی هەستیاری لە هەموو بەشەکانی قورگ و لوتە بەکاریان نێنێ ئەو عیلاجانی کە پێویستە بەکاری بێنێت و ئاوێکی زۆر خواتەوە سەرچاوی خواردنەکانی کاتە شلەمەنی میوە و سەوزە و ئەو عیلاجانی کە بۆی دانرێت ئەتوانێت دابەشی کا بەسەر دوو بەشە کاتی پاشێوان و کاتی ئێواران بەگشتی ئەم بابەتانە بابەتی زۆر تون نین کە بێتە هۆی ئەوان نەخۆش نتوانێت کە ڕۆژووی تا بگرێ بابەتێکمانەیە نەشتەرگەری ئەوانی کە چەند ڕۆژە پێش ڕەمەزان نەشتەرگەریەکەن یاخۆ لە ناو ڕەمەزانی پیرۆزارن نەشتەرگەریەکەن لە ماوەی تقریبن 3 ڕۆژی یەکەمدا ئەتوانن ئەمە نەخۆشانە تەبعا نەشتەرگەری چی لابرنی لەوزەتێن یاخۆ ڕێکردنەوەی کۆڵەکەی لوت پێویست کە زۆر پێویست بێ یاخود بۆ نمونە ئەو نەشتەرگەریانی کە پەیوەندی هەیە بە جیرفانەکانی لوت و گرێ و گۆشتی زایی لوت کە لا ئەبرێ یا ئەو نەشتەرگەری پێویستانی کە بۆ جۆچکە ئەنجامەدرێ لە ماوەی 3 ڕۆژی یەکەمە کە تا حاڵەتەکە بەرە کۆنتترۆل ئەچێ عیلاجی باش وەرئەگرێ و عیلاجەکانی بە شێوازی دەرزی بەکاردێت لەبەری مغەزی هەیە نەخۆش نابێ بە ڕۆژوو بێ لە دوای ئەو 3 ڕۆژی یەکەمە کا بێتەوە بە شێوازی حەب لە ڕۆژێکە دوو جار بەکاری دێنێ ئەتوانێت ڕۆژەکەی بگرێ و ئەخر خۆنەی توانی ئەگەر لە ماوەی 3 ڕۆژە ڕۆژەکەی بگرێ تا هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ تا حاڵەتەکەی بە تەواوەتی سابتە بێ لە دوای ئەوە دەبێ ئەو ڕۆژانی کە نیگرتووە دووباری کاتەوە مانگی ڕەمەزانی پیرۆزیش کۆتایی پێبێنێ و بە ڕێکوپێکی ئینشەڵا بێتە مای خێر و خۆشی لە ساغی بە هەموو لایەکتان سمارت وەرچەرخانە